دوای ئەوەی گەلەکەمان لە خۆرئاوا دوای چەندین ساڵ لە خەبات و تێکۆشان و قوربانیدان بە خوێنی ڕۆڵەکانی خاکی پیرۆزی کوردستانیان ئازاد کرد و حکوومەتی خۆبەڕێوەبردنیان دامەزراند و کۆتاییان بە ستەم و زوڵمی ڕژێمە داگیرکەرەکان هێنا و دوای بەخشینی دەیان نەوەی ئەم گەلە لە بەرامبەر پەلامارەکانی گروپی تیرۆریستی داعش و تۆمارکردنی گەورەترین سەرکەوتن ئێستا جارێکی تر گەلەکەمان لە ئەفرین ڕوبەڕووی پەلاماری لەشکری تورکیا بوونەتەوە بەڵام خۆڕاگری و بەرخودانی گەلەکەمان لە خۆرئاوا سەلماندی کە کورد ئاڵاکەی هەرگیز نانەوێ و هەر ئەبێ سەرکەوێ. بۆیە ئێمە وەک کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە سلەیمانی پشتیوانی خۆمان بۆ خەڵکی خۆڕاگری ئەفرین دووپات ئەکەینەوە و لە هەمان کاتدا هێرش و پەلامارەکانی حکوومەتی تورکیا بۆ سەر شاری ئەفرین مەحکوم ئەکەین و لەم پێناوەشدا لە باشووری کوردستان بە شێوەی مەدەنیانە خەبات ئەکەین بۆ پشتیوانی گەلی کورد لە ئەفرین و داواکاریەکانمان چڕ ئەکەینەوە بۆ نوێنەری وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کە بە زوویی بێنە دەنگ و هێرشەکانی سوپای تورکیا بوەستێنن.